بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلامی خودای گەورەتان لەسەر بێ و کاتتان باش خۆشحاڵین کە لە ئەڵقەشتری بەرنامەی ڕچە لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویستە بین خۆشەویستان لەگەڵمان بن بۆ ئەڵقەی ئەمجارە دەڕۆینە تەمەنی پڕ لە بەرەکەتی زنای مامۆستای مەرحوم کە 101 دانە ساڵ تەمەنی بوو و زیاتر لە 70 دانە ساڵ لە خزمەتی حوجرە و مەدرسە شەرعیەکان و پێگەاندنی فەقیهان و مامۆستایانی ئاینی بوو. ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتیە لە خزمەتی هەندێک لە قوتابی و کوڕ و هەروەها دۆستانی جەنای مامۆستا دەدوێین بۆ ئەوەی بزانین هەم بانەی جەنابی مامۆستا خزمەتی مامۆستا و هەروەها پلە و پێگەی جەنای مامۆستا لە چ ئاستێکی بەرز بوو و چەند و چۆن لە بۆ خوای گەورە سوڵحا تا ئەو کاتێک کە لە ڕۆژی وەفاتیا سەردەنێتەوە مامۆستا هەر لە خەمی ئەوەیە کە تەدریس کات و زانستە شەرعیەکان بڵاو کاتەوە لە گەڵمان من بێکەوە با بینەری تاوی وتەی ئەو مامۆستا عزیز و خۆشەویستانە من کە بۆ ئێمەمان دەدوێن لە خزمەتی زەنای مامۆستای مەرحوم لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا عەبدوڵڵا قەڵاتی ناوی مەلا عەبدوڵڵا کوڕی مەلا موحەممەد کوڕی مەلا عەبدوڵڵا نەوەی مەلا شێخ عەلی قەڵاتیە ساڵی 1922 لە گەڵاڵەی ناحیەی باڵەکایەتی سەر بە قەزای چۆمان لەدایک بووە لەبەر ئەوەی تاقانەی باوکی بووە زۆر گرنگی پێداوە لە سەرەتای تەمەنیەوە قورئان و زانستە سەرەتاییەکانی شەرعی تا قۆناغی مستەعیدی لە خزمەتی باوکی خوێندووە بە مەبەستی خوێندنی زیاتر باوکی لەگەڵ مستەعیدێکی تر بە ناوی مەولود چیوەی دەنێرێتە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری شنۆ لە حوجرەی مەلا موحەممەدی سەرڕەش تا کۆتایی کۆماری مەهاباد لەوێ بەردەوام دەبن بەڵام دواتر لە بەردۆخینا لەباری سیاسی ئەوسا لەسەر داوای بەرپرسێکی کۆماری مەهاباد ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ دەهێڵن و دەگەڕێنەوە دۆڵی باڵەیان دواتر دەڕواتە قەڵات زێلای ئامۆزایەکی باوشی درێژە بە خوێندنەکەی دەدات پاش ئەوە دەگەڕێتەوە گوندی قەڵات دواتر دەچێتە دۆڵی ڕۆست لای مەلای گەورەی ڕۆستێ دەخوێنێت لەو سەر و بەندەدا ژیانی هاوسەری پێک دێنێت پاشان باوکی کۆچی دوایی دەکات ناچار دەبێت بگەڕێتەوە قەڵات لەوێ دەست دەکات بە بنیاتنانی مزگەوت و کردنەوەی حوجرە لە کاتێکدا هێشتا بڕوانامەی زانستی وەرنەگرتووە ئەو کاتە بە مەبەستی تەواوکردنی زانستە شەرعیەکان خێزان و گوندی قەڵات بەجێ دەهێڵێت و دەڕواتە ڕەوان دووزلای مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خەیلانی بۆ ماوەی 2 ساڵ لە خزمەتی ئەو زانە بەرزەدا زانستەکان تەواو دەکات ساڵی 1952 لە خزمەتی ئەودا بڕوانامەی زانستی شەرعی وەردەگرێت لەو کاتەوە بڕوانامەی زانستی وەرگرتووە بەردەوام لە خزمەتی حوجرە و میحراب و مینبەردا دەبێت تەنانەت ئەگەر لە حوجرەش بۆی نەکرابێت لە ماڵەوە بەردەوام قوتابی هەبووە بۆ وێنە لە کاتی ڕاگواستنی ساڵی 1985 کە لە شاوێز بوو شەهید مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و مامۆستا خدر گۆران و مامۆستا قادر حاجی ئۆمەرانی و مامۆستا ڕەمەزان گۆران لە خزمەتیدا زانستە شەرعیەکانیان خوێندووە تەنانەت تاکو یەک ڕۆژبەر لەوەی کۆچی دوایی بکات بەردەوام زانستە شەرعیەکانی وتوتەوە پاش خزمەتێکی زۆری زانست و دینداری لە 15/12/2023 لە تەمەنی 101 ساڵیدا کۆچی دوایی دەکات و تەرمەکەی لە گۆڕستانی کەورین لە ئیدارەی سربەخۆی سۆران بە خاک دەسپێرن. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵین لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویستە درێژە دەدەین بە ژیانی پڕ لە سەروەری مامۆستای مەرحوم مامۆستای زانا مامۆستای بۆ خودا سوڵحا و ڕێزات زنای مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی خوای گەورە دەرەجاتی عالیکە بەڵام لە دەست پێکا پێشەوەی لە خزمەتی زنای مامۆستا بدوێین سەرەتا گوێ لە هەندێک لە وتەکانی بەڕێز مامۆستا مەلا حیسامەدین ڕەحمەتی خوای لەبێ دەگرین کە لە بەڕێکردنی جەنازەی مامۆستا وتەی هەبوو طبعاً هەروەکو شایانی باسە کە باسی ئەوە بکەم 2000 لە خزمەتی جەنای مامۆستا پەیوەندیمان گرت بۆی کە مامۆستا وەکو ئەکتەری سەرەکی بەرنامە قسەم بۆ بکات کوڕە گەورەی جەنای مامۆستاکە میلادگەری فعلی و هەوە مامۆستایەکی ئاینی مامۆستایە کە هەموو دەڕۆژ هەمیش لە میحرابی منبەرە مامۆستا میلادگەری جەنای مامۆستای باوکی بوو هەردوو جار ماشەڵڵا مامۆستا لە سەفەردا بوو نەیتوانی
ئەو جارە وعدمان وا بوو کە مامۆستا بگەڕێتەوە حتمما مامۆستایەکی چۆن دەڵێ خزم دۆست بوو زۆر بە سەردان بوو دەگەڕاوە لای دیانە و سۆران ئەوە ئەو جارە گوتی بێمە ئینشاڵڵا بەرنامەکە تۆمارەکەین قەدەر ئەجەل ڕێی نەدا بۆی کە لە خزمەتی جەنای مامۆستا بەرنامەکە تۆمارکەین جا بۆیە بێکەوە لە سەرەتا دەستپێشی بەرنامە هەندێک جێ لە قسەکان جەنای مامۆستا دەگرین کە باسی جەنای مامۆستا عەبدوڵڵای خەڵاتیە کات با بەیەکەوە جێگیری بین دواتریش لە خزمەتی جەنای مامۆستا مەلا بەهادین درێژە بە تەواوی بەرنامەکە دەدەین با بەیەکەوە بینەری بین. باوکی بەڕێزم دیارە مەوالیدی 1922 بووە کە تەمەنی 102 ساڵ بووە ڕەحمەتی خوای لەبێ یاخوا لە ئەویش و لە مردوانی گشتلایەکمان لە زۆر جێگا لە کوردستان خوێندوویەتی دەستپێکی خوێندنەکەی پێم وایە لە گوندی فەقیان بووە لە پشتی ئاکۆیانی سەر بە قەزای ڕەواندوس. اینجا لە چەند ناوچەیەکی تری کوردستانی خوێندووە وەکو لە گوندی ڕوس لە خزمەت مامۆستا مەلا ئەحمەدی گەورە خوێندوویەتی دوای لە ساڵی 1946 چوەتە شنۆ لە کۆماری مەهاباد لەوێ فەقێ بووە لە خزمەت مامۆستا مەلا مەولودی چیوە لە گوندی شاوە لە سەر بە شاری شنۆ لەوێشەوە چوەتە جەڵدیان خزمەت مامۆستا مەلا ساڵحی هەکاری زۆر جار لە بۆی دەجێڕامەوە دەیوت ئەمە سرودی تایبەتیمان هەبوون بۆ کۆماری مەهاباد گوتی یەکێ لە سەربەندە لە دوا سەربەندەکان هەربیرم ماوەتەوە کە هەمیشە لەگەڵ فەقەیەکانە سرودمان ئەخوێنەوە سەربەندەکە ئەو بودە یاخوا هەر بژی بەژیانی ئەبەت پێشەوای کوردان قازی محەممەد ئەوە گوتی لەوێ دەم خوێن لە دوای مانەوەی ماوەیەک لەوێ جارێکی دیکە سەر لە نوێ ئەگەڕێتەوە ئێرانە لە شارۆچکەی قەڵاتزە لای مامی خۆی جەنابی مامۆستا مەلا محەممەدی گەورەی باڵێ لە قەڵاتزە لەوێ خزمەت ئەویشا خوێندوویەتی دوایی هاتووەتەوە ڕەواندوس دوچارە لە خزمەت لە ساڵی 1952 لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خەیلانی بە هاوڕێتی مامۆستا مەلا مەمدوحی مزوری و مامۆستا مەلا محەممەدی سکتانی و چەند مامۆستایەکی تری بەڕێز بەیەکەوە ئیجازیان وەرگرتووە. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویست دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ هەم مامۆستا حسامەدین و مامۆستا عەبدوڵڵا و باقی مامۆستاکانی ترش کە خزمەتی زۆری حوزرە و مەدرسە شەرعیەکانیان کردو خوای گەورە دەرەجاتیان عەلیکە ئینشاءالله تعالی. خۆشەویستان لە خزمەتی مامۆستا بەهادین یەکێکی تر لە کوڕەکانی جەنای مامۆستای مەرحوم کە مامۆستا ئەلبەتە 8 کوڕی هەبوون دوانی وەفاتی فەرمووە خوای گەورە بیان بەخشێت. ئێستا لە خزمەتی جەنای مامۆستا هەم مامۆستا مدەڕیسە هەمیشان مامۆستای ئاینیشە کە میلادگرێکی مامۆستایە سەربردەی مامۆستا باسەکەین بۆی کە دەستپێشی خوێنی مامۆستا لەکوێ بووە خۆناغەکانی فەقاهەتی لەکوێوە لە خزمەتی کوێوە لە ساڵەکانی سەند و چۆن بووە باسەکەین تاو کاتێکە مامۆستا بڕوانامەی زانستی وەدەسەخات. مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر بێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا صدق الله العظيم. سرتا بخيراتنا دكم جاي ما مستيزور بخير من سرتا صرح سرتا كان بخير من غازتنا تششا. مامۆستا جان دەمەوێت ئەوەی کە باسم کردە سەرەتا هێندێک قسەمان جەنای مامۆستا حسامەدین بەڕەحمەت بێ بیستمان بەڵام دەمەوێت بە تەفاسیلی لە خزمەتی جەنابتانە دەستپێشی خوێنی مامۆستا کەی بوو و لە ساڵی چەند بوو ئەو شوێنانەی مامۆستا کە لێی خوێند و لە خزمەتی کوێ خوێندی کامانە و کوێ بوون؟ بەڵێ والله لە ڕاستیدا پوختەی ژیانی باوکم بە زۆر قۆناغی جۆرا و جۆرا تێپەڕی بە حکمێک کە تەمەنەکەی زۆر بوو ئەتوانین هەندێک لە خاڵەکە ئیجابیەکانی باسکەین. لە ساڵی 1922 لە شاری گەڵاڵە لەدایک بووە. ئەو کاتە باپیرم ئیمام و خەتیبی مزگەوتی گەڵاڵە بووە لەدایک بوونی لە شاری گەڵاڵە بووە. دواتر قۆناغ بە قۆناغ بە حکمی کاری مەلایەتی و پیشەی مەلایەتی چۆتە شوێنێکی تر. باپیرم لە گەڵاڵە چۆتەوە دۆڵی باڵیان لە دۆڵی باڵیان بۆتە ئیمام و خەتیبی گوندی ماونان کە ماوەیەک لەوێن دەرێ بۆ باوکم لە خزمەت باپیرم مەلا محەممەد خوێندوویەتی. قۆناغ بە قۆناغی خوێندن ئەو کاتە گەشتکردن بۆ خوێندن کارێکی پیرۆز بووە هەروەکو مامۆستا عەبدوڵڵا بێتوشی یان مەحموودی برای دوو زانای گەورەی بێتوشین کە لە نزیک خەڵازن گەشتیان کردو بەرەو بەغدا و حیجازیش چوونە. ئەوە گەشتکردن بۆ خوێندن کارێکی پیرۆزە. باوکیشم هەرکە دوای ئەوەی قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی ئەبڕێ لە خزمەت باوکم لە گوندی ماونان
لەگەڵ مامۆستایەکی مامۆستا لە مەولودی سیوەی ئەچن بۆ ئێران لە ئێران دەست بە خوێندن ئەکەن لە شاری دەستپێکی کوێ بوو مامۆستا؟ دەستپێکی لە گوندی ماونان بووە لە گەڵاڵە لەدایک بۆ دواتر لە گەڵاڵەکە نەماون چونەتە گوندی ماوەدان گەنج بۆ پێگەیشتووە و لە خزمەت باوکم لە حوزەی باوکم خوێندویەتی دواتر بەرەو ئێران و شاری شنۆ طبعا ڕێگای خوێندن دوور بۆ کاتە لەگەر مامۆستا لە مەولودی سیوەی کە مستعید بۆ لە خزمەت باپیرم خوێندویەتی باپیرم پێکەوە هەردووچیان بابم و مامۆستا لە مەولودی سیوەی ئەچن بۆ ئێران ئەو کاتە پێش دامەزاندنی کۆماری مەهاباد بووە هەتا دوای تێکچوونی کۆماری مەهاباتیش ئەمێننەوە لە شاری شنۆ ئەو دەکات چەند ساڵمانەوە چەند ساڵێک لە ئێران دەمێنەوە تقریبا 3 ساڵێک لە ئێران دەمێننەوە دوای کۆماری مەهابات مامۆستایەکی بەڕێز ئامۆژگاریان دەکات دەڵێ ئێوە بچنەوە عێراق باشترە مامۆستا ئەو مامۆستایی کە لە شنۆش لایەن خوێندوونای بەدەنی مامۆستا مەلا محەممەدی سەرڕەش بووە بەڵام دوای کۆماری مەهابات کەسێک بە ناوی سەید عەلی حیجازی کە یەکێک بۆ لە سەکرتەکانی کورد ئامۆژگاریان دەکات دەڵێ بارودۆخی ئێران ئێستا ئاڵۆزە وا باشترە ئێوە بچنەوە کوردستان بۆ خۆتان لەوێتان درێژە بە خوێندن بدەن بۆیە لەگەڵ مامۆستا لە مەولودی سیوەی ئەگەڕێنەوە گوندی ماونان ئەو کاتە باوکم باپیرەم وفات ئەکات کە وفات ئەکا بابم هەوڵی ئەوە ئەدا مزگەوت و حجرە دووسکاتەوە دێ لە گوندی خۆی لە زێدی خۆی زێدی باپیرانی خۆمان کامە لە بەسەمە قۆناغەکان بە تاواکەین مامۆستا لە شوێن دەریخینە شوێنەکان یەکەم جاتوان لە گوندی ماونان دواتر بەرەو ئێران دواتر کە دێتەوە ئەچێتە قەڵات زەلای مامی لە قەڵات زە ئەخوێنێ دواتر دێتەوە ئەچێتە ڕوستێ لە ڕستێش ئەخوێنەوە قسەی کە بەرەستان دەڵێن هەم مامتان هەم باپیرتان ینی چۆن دەڵێ هەم مەلا بوون ئەوانە هەرمەلای ئاسایی یان مامۆستای موجیز و مەدرەسە هەموویان مامۆستای ینی مەلا بووین تا حەوت پشتە تا مامۆستا مەلا عەلی شێخ مەلا عەلی شەلەی پێڵێن کە هاتۆ گوندی قەڵاتی ئاوادان کردێتەوە ئەکە هەفتەمین پشتی ئێمە ماشەڵڵا بڵێ دواتر ئەچێتە قەڵات زە و لە قەڵات لای مامی ئەخوێنێ دواتر بەردێتەوە ئەستە ڕۆستێ لە ڕۆستی لای مەلای گەورەی ڕۆستێش ئەخوێنێ دوا قۆناغی خوێندنی لە شاری ڕەواندوز لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خەیلانی ساڵی 1952 ئیجازەنامەی چەند ساڵ لێ مامۆستا دەرسەکانی کۆتایی هەم لە خزمەتی ئەو خوێن زۆربەی دەرسەکانی لە وڵاتە متەفەریقە بووە طبعاً زۆربەی ساڵی بەڵام تەواوکردنی زانستە شەرەکان لە خزمەتی مامۆستای خەیلانی دەبێت بەڵێ پێش ساڵی 50 لە 49 کە لە کۆماری مەهابات ئەگێتەوە لە 49 ئەچێتە ڕەواندوز ساڵی 52 ئیجازەنامەی ڕسمی لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خەیلانی وەردەگرێت کە چەند مامۆستای تری بەڕێزیش مامۆستا مەلا مەمدوحی مزوری 4 مامۆستا بووینە پێکەوە و مامۆستا مەلا حەمەد ئەمین ڕەواندوزی مامۆستا مەلا ئەحمەدی وەرتی پێکەوە هەر ئەو سیانە لەگە بجەنابی ئەوان هاوپۆلی مامۆستا بوون بەڵێ پێکەوە ئیجازەنامەی وەردەگرن ساڵی 52 لە ڕەواندوز بەڵێ دەکرێت بزانین مەراسیمەکەی چۆن بەرەوەکە کەزاییان وەکە پێشتر زۆر گرنگیان دەدا مەراسیمسەردەمی خۆی مەراسیمی ئیجازەنامەکە هەموو خەڵکی شارەکە هەموو خەڵکی لادیەکان کۆ دەبوونەوە ئیجازەنامەیان ئەدا بۆ مامۆستایی ینی هاوکاریانەکە هاوکاری مادی لە هەموو گوند و شارەکان کۆبوون لەو شوێنەوە ئیجازەنامە و نمایشێکی جوانی پێشکەش ئەکرا و ئەو ئیجازەنامە خوێندراوە بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە خوێندنیان مامۆستاکە ئیجازەی وەرگرت خێزانی پێکی نابوو کە ئیجازەی وەرگرت خێزانی بەڵێ پێکی نابوو تازە پێشی ئیجازەی پێکی نابوو هەتا زۆر جار بابم دەیگێڕاوە دەیوت لە ڕەواندوز هاتوتەوە قەڵات دایکمی بە تەنها بەجێ هێشتووە دایکمیش لە بنەماڵی ئاغاکانی دۆڵی ڕوستا کە ئایلێکی بەناوبانگ بوونە بەجێی هێشتۆ بە تەنها لە بەرسی بەجێ هێشتن بەوەی کەسی بخوێنێ بەڵام کاتێکە لە ڕەواندوز ینی هێشتانەکە ئیجازەی وەرنەگرتیە بەڵی دایکمی خواستووە کە لە خەڵات ئەمێنێتەوە چەند ماوەیەک مامۆستا مەلا مەمدوحی مزوری نامەیەکی بۆ دەنەری دەنووسی مەلا عەبدوڵڵا تۆ دەڵی وازت لە خوێندن هێناوە بۆ ناگەڕیتەوە ڕەواندوز ئەڵێ کە چاوم بە نامەکەی کەوت و گریام و شەرمم لە خۆم کردەوە یەکسەر هەستام جلوبەرگم ئامادە کرد و ئیجازەی دایکم خواستەوە بەرەو ڕەواندوز گەڕاوەتەوە لەوێش ئەو 2 ساڵێک کە لە ڕەواندوز 3 ساڵی لە ڕەواندوز کەماوەتەوە خوێندوێتی هاتچووی دەکرد بینی ڕەواندوز و دۆڵی باڵیانش کە گوندی خەڵاتە زۆربەی بە پێیان ڕۆیشتون مامۆستا مەلا عەبدوڵڵای قەلاتی مەشهوور بوو بە مامۆستا مەلا عەبدوڵڵای قەلاتی خەرچی قەلاتی گوندەکە لە دۆرێ ماونان مامۆستا پێشی مەلیک فەیسەلی سانی
ئیجازەی لە ڕەواندوزێ لەکن مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خەیلانی وەرگرت. مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خەیلانی لەو کاتیدا ڕئیس العولەما بوو. ئیجازێ مەلایە منتیقەی ڕەواندوزێ حتا ئەگاتە حاجی عومەر هەموو ئایدی بوو. مامۆستا کە ئیجازەی وەرگرتۆ خوێندنەکەی مەلایەتەی تەواو کرد چۆوە گوندی خۆ کە ناوی قەلات. لەوێن دەرێکە ئەوەڵەن چی کرد؟ حوجەی فەقیهانی دروست کرد، مزگەفتی دروست کرد، مزگەفتێکی نەبوو حوجەشی نەبوو، مزگەفتی دروست کرد و حوجەی فەقیهانیشی دروست کرد. ئیدی فەقێشی ڕاگرتن دەستی بە تەدریسێ مەلایەتێ کرد، کەسابەتێشی ئەکرد. یعنی ئەو گوندە چ مساعدەیان ناکەن پارەی بدەنێ بەخێوی بکەنەوە، ئەو بەخۆی حوجرە دانا و بەخۆی فەقێ ڕاگرتن و بەخۆشی فەقێ بەخێوە ئەکردن. بەس منتیقەی دۆرێ ماونانیش مساعدەی فەقیهانیان ئەکرد. ئەو کاتی لە هەموو گوندان مەلای تەدریسی هەبوو، گوندەکە فەقێ لۆ ڕائاگرتن و مەسەفی فەقیهانیان ئەکرد. قەومی کوردەواری زۆر قەومەکی باشە لۆ دینی. دەستی بە تەدریسێ کرد و کەسابەتێشی ئەکرد. بە کەسابەتێ خۆ بەڕێ ئەچوو نەکو بە یارمەتی عالەمی. کە دەستیشی بە تەدریسێ کرد ئەنواعی کتابی ئەگوتنەوە. لە کتێبی ئەوەلی کە دەستی پێکردیە لە عوامێری جوزجانی و ئەحمەدیە حتا کتێبی ئیجازەی پێ وەرەگیرێتن ئەو وەقتی جەمع و جامع و مختصر و مطەوەل و ئەوانە بوو ئەیگوتەوە. لەو کاتی کە ئەمن چوومە کنەوی لۆ خوێندنێ ئەمن مختصرم ئەخوێند، کتابی مختصری. سێسا فەقێ دیشە مستعیدی کشی لەکنەم بوون، ئەوانیش جەمع جامع و مختصر ئەخوێند. یەک لەوان مەلا خالید هەیە هەتا نەرێن شلا ئەوە لەقەبە. مەلا خالیدی شلا خەرشی بالەجیانە ئێستا لە هەودیانەیە، ئەو دەگەرە من لەوێ بوو. مەلا قادرەشی ڕەوەندۆک بوو، ئەویش دەگەرە من لەوێ. مەلا سەید ئەحمەدیش کارتە خۆشناوەتیە، ئەویش لەوێ بوو. ئەمە ئەو چار مستعیدە بوون، یعنی کتێبێک گەورەن ئەخوێندن. مامۆستا سبەینان سعات هەشتی داد دەرسی بەما ئەکۆت، زۆر بە تەحمل و تەئەنی حتا دەرسەکان تەواو بوو. هەندێک جار لۆ 12 تەواو بوون، هەندێک جار ئەکەویتۆ سعات ئێشی. ئەو دەرسانەی ئەوت لۆ جیهەتی شەرع و نیکاح و تەلاق و تشتەوە هە لە قەسرە و ماکۆسان حتا ئەگەیشتە زەنگەرین گوندەکە لە ئاخیری دۆرێ باریان لە بن قەندیلی ئەو شەریعەت و نیکاح و تەلاق و تشتەوە هەموو ئایدی بوو. خۆی ماندیە کرد ئەسەفەری ئەو گوندانەیەکردن کاکە چیش و هەیە چیش نییە و شەریعەت و تشتەوە هەمووی لۆ جێبەجێکردن. هەر چەندەشی برێم لە مامۆستای تێکەی تەواو نابی. مامۆستا ئەخلاقەشی زۆر باشە، زۆر نەرم و حەلیم بوو، لەسەر تەدریسی هەر نەرم و حەلیم بوو. حتا هەندێک جار ئەمن بەخۆم کێشەم دەگەرەکرد لەسەر دەرسێ 2000 3000 ئەگەڕاینەوە یەک خەتی، هیچ تۆڕە نابوو تەحەمولیەکرد و زانیارێکی زۆر بوو، ئەخلاقەکی زۆر باشی هەبوو، زۆر ئینسانێکی بە عەقل و بە ئیدارە هەبوو، دەگەر خۆی دەگەر مار و منداری دەگەر قەومی منتیقی نەسیحەتی ئەکردین وەڵا وعزی ئەدا لە عالەمێ خوتبەی ئەخوێندنەوە هەروەکو تەدریسی ئەکرد، خوتبەشی ئەخوێندەوە، کەسابەتیشی ئەکرد. ئەوە سەیرەکەوە مەلا تەدریسێ بکاتم تێگەیشتی خزمەتی عالەمێ بکە و ئەوجا کەسابەتێش بکە، بە کەسابەتێ خۆ بەڕێ ئەچوو. دەگە خەڵقەکەی زۆر بار بوو، یعنی هەر کەسێک ئیشەکی پێ هەبە باوەڕ بکە لە ناو ئیشی خۆ دەستی لە ئیشی خۆ هەرەگرت وەگەر ئەو کابرایەکەت هەتا ئیشی لۆ خەلاسەکرد. گەلێک جاران هەموو جارێ ئەمە وابوو شەرعێک پەیدا ئەبوو لە گوندەچی ئەیگۆ با بچین ئەمنی دەگەر ئەچوومە مستعید بووم ئاخری مادانم ئەخوێن ئەچوین لەوێن دەرێکە جەماعەت خڕ ئەبووە ئێکە سوالی لێ ئەکردون شاهید و تشتیوە هەتا فتوای شەرعی لۆ دەرەکردن. خەڵقەکە زۆر بەگوێیانەکە دەرەوە ئەو چکاویش عالم بوو و باوەڕیان پێ بوو، سیقیان پێ بوو، وەکو عیبادەت و نوێژ و جەماعەت و جمعە و جەماعەت و تشتیوە هیچی نافۆتان، زۆر بەدین بوو.
بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لێ دەکەم و سوپاسان دەکەم کە بەرنامەکتان تایبەت کرد بە ژیانی کەسایەتی گەورە و زانای گەورەی کورد و مامۆسای خزممان جنابی مامۆسا مەلا عەبدوڵڵای قەڵاتی بەڕەحمەت بێت. مامۆسا ئەگەر بگەڕینەوە سەر ڕەچەڵەک و نەسەبی، مامۆسا دیارە خەڵکی دۆڵی باڵەیانە وە لە عەشیرەتی باڵەکە، بەڵام لە بنەچەدا دەگەڕێتەوە بۆ عەشیرەتی ئاکۆ و بەتایبەتیش بۆ تیرەی بنزێریان کە لە گوندی گرتک. طبعا مامۆسا بخۆی ئەو بابەتەی نەدەشاردەوە و دوسێ جار دەیفەرموو کاتی خۆی یەکێک لە پیاماقوڵان و گەورەی ئەو گوندە بە ناوی ڕسواغا کە گوندوێتی مامۆسا ئەو زەویە کە پێی دەڵێن جەزیرەی ماڵی مەلای ئێستا شەرماوە، بەڵام ئێستا ڕووباری گارفێن بردوێتی. و چەند جار گوێم لە بابی خۆم بووە بەڕەحمەت بێ کە فەرموویەتی گوێم لە بابی خۆم بووە، یعنی بابم گوێی لە باپیرم بووە مەلا سلێمان کە گوتوێتی لە ناو بنزێریان ئەو تا ماڵی مامۆسایانی قەڵاتی خزمانی قەڵاتێ لە هەمویان لە ئێمە نزیکترن. ماڵی مامۆسا پێشی تەسەوڕ دەکەم 250 ساڵ چوبنە گوندی قەڵاتێ، لەوێ هەتا ئێستا بە بنەماڵە و مەلازادەی قەڵاتێ بەناوبانگ و مەشهورن. ئەوەی کە من بزانم 250 ساڵە ئەو بنەماڵە و ئەو مەلازادانە مەلایان لێ نەپشراوە نەبراوە. مامۆسا مەلا عەبدوڵڵاوی کە جێگای سەرنجەوەی کە لەو خێراییە باسی بکەین، سەرەتای ژیانی زۆر بە کوێرەوەری دەست پێ کردو. دوسێ جار بۆ من دەجێڕاوە کە دەچوومە خزمەتی، دەیفەرموو مامۆسا لە لای ئەو کاتێک کە بابی خۆی نەخۆش دەکەوی، مامۆسا مەلا محەممەد بەڕەحمەت بێ، لای مامی خۆی دەخوێنێت ئامۆزای بابی مەلای گەورەی قەڵاتزێ. مەلای گەورەی قەڵاتزێ مەلای باڵی پێ دەڵێن، زانایەکی گەورە بووە، ئامۆزای بابی مامۆسا مەلا عەبدوڵڵای قەڵاتی بووە و گەورە مودەرسی قەڵاتزێ بووە. مامۆسا لای ئەو خوێندوێتی کە خەبەر هاتووە بابت نەخۆشە مەلا محەممەد، گوتی کە گەڕامەوە بابم مەزعی شەکەت بوو، ئەوەندەی پێنەچوو وەفاتی کرد. دەیفەرموو مامۆسا دەیفەرموو ئەمن یعنی بەشێکی باشی خوێندن بڕی بوو، لەلایەک تەنها خوشکێکم مابوو پورمەریەم بەڕەحمەت بێ ئافرەتێکی زۆر ساڵحە بوو، لەلایەک ئەو بە تەنها مابوو چۆن بەجێ بێڵم، لەلایەکی تریش نەمدەویست خوێندن لە خوێندندا ببڕن. بۆیە گوتی خوشکەکەم لە لای هەندێک خزمان بەجێهێشت، ماوە دەچووم دەم خوێند ئەو حجرە و ئەو حجرە زوو دەهاتمەوە سەری ئەوم دەدا. مامۆسا بەو شێوە توانیوێتی خوێندن تەواو بکات، هەزار ڕەحمەتی لێبێت. مامۆستا ئەوەی کەوا جێگەی تێبینیە، ئەم زۆر جا دەچوومە خزمەتی، چونکە خوشکی گەورم بووکی مامۆسا مەلا عەبدوڵڵای بوو، زۆر جار دەچوومە خزمەتی. مامۆسام هیچ کاتێک نەبینیوە دابنیشێت بەبێ ئەوەی کەوا یعنی هەروە دانیشتنێکی سادەی بێ، یان دیومە خەریکی نوێژ بووە، بۆ نمونە نوێژی تێشتەنگاوە یان نوێژی دەستنوێژە، یان خەریکی خوێندن و مطالعە بووە، یان خەریکی قورئان خوێندن بووە، یا خەریکی دوعا و زیکر بووە. ئەوە جێگای تێبینی بوو بۆ من لە ژیانی مامۆستا. تێبینیەکی تر لە ژیانی مامۆستا زۆر عاشقە عیلم بوو، زۆر عاشقە عیلم بوو. وەکو گوتم هەتا چوبمە خزمەتی مامۆستا هەمیشە خەریکی مطالعە بوو و زۆربەی کتێبەکانیشی تێبینی خۆی لەسەر دەنووسی، کە شتێکی دەخوێندەوە مطالعە یان حاشەیەکی خۆی لەسەر دەنووسی. ئێستاش زۆر جار کتێبەکانی بابم دەکەمەوە، هەرتووکیان بەڕەحمەت بن، دەبینم مامۆستا قوساسا وەڕقەی بچووک پارچە وەڕقەی گچکەی لەلایە کە مامۆستا شتی بۆ ڕوونکردنەوەی بۆ بابم نووسی وە گوتوێتی ئەو بابەتە زانستێ بەو شێوەیە لە فڵان کتێبە لە ئیعانە لە توحفە لەو کتێبە باسی دەکات. هەتا جێگای سەرنجە مامۆستا شتێکی نووسیوە لە فیقه الئیسلامی و ئەدیلەتهو و هەبەتە زوحەیری دەریهێناوە بۆ بابمی نووسیوە، ڕەحمەتی خۆیان لێبێ. مامۆستا عاشقی عیلمیەکەی یعنی دەتوانین بڵێن مامۆسا نزیکەی 70 ساڵ یان 80 ساڵ مدەریسی کردووە. لەو تەمەنە یعنی کە خوێندنی تەواو کردووە هەتا وەفاتی لە تەدریسدا نەبراوە. هەتا ئەو ڕۆژەی کە مامۆسا نەخۆش دەکەوێت، ئەو نەخۆشەی کە پێی وەفات دەکا، لە ڕێگا مامۆسا مەلا محەممەدی کوڕی گێڕایەوە، گوتی مامۆسا تەلەفۆنی بۆ فەقەیەکی خۆی کرد، گوتی من تۆزێک نەخۆش کەوتوم، دەچمە هەولێرێ بێمەوە دەرسەکەت بۆ تاویز دەکەمەوە. یعنی حتا مامۆسا ئاخیر نەخۆشی
تدریسی هەر هەبووە. من دوو جار لە خزت مامۆستایی گەورەی مەرحووم خوێندووە. جارێکی لە ساڵی 1956 کتێبێک هەیە ناوی ئیستیعارە، جەنابیان مەلای ماونان بوو. دوو فەقەیدی لێ بوو، یەکیان ناوی مەلا عوسمانی خۆشناو سوێرەیی، یەکیشیان ناوی مەلا حەسەن خەڵکی ئەو دێرەجانە بوو، منیش بوو. زستانێ 56 لەوێ بوو. ئاخری وەزەکە تەواو نەبوو، دارمان نەبوون و بێوەزعی بوو. هەڵمەشرۆیشتین چوونە سکتان. مامۆستا مەلا عیسامەدینی ڕەحمەتی لەو ساڵێ بەوەلەد بوو. مامۆستا دەعوەتی کردین، مەلای ماونان بوو کە دەعوەتی کردین، دۆڵمیان لێ نابوون، هەرمەوە بیرە. وەتی فەقێک لە حەزەکەم ناوەکی لە مەلا عیسامەدینی بنێن. هێشتا ناوی مەلا عیسامەدین نەبوو. لەو منداڵی کە تازە بەوەلەد بووە، هەفتەی تەواو کرد بوو. دەناومان نووسین، دەناو یەکی هەڵکردن وشی خونکە زغاران وە بایاندا ئەو زاگۆتی ئێکەچی لێ هەڵگرن. کە ئێکەچی لێ هەڵگرت، مامۆستا مەلا عوسمانەکەی سوێری کە ئەویش وفاتی کردووە، عیسامەدین دەرچوو. ئەوجا ناویندرا بە عیسامەدین. ئەوە لە ماونان. ئەنجا پاشان وچی عەرزم کردن، ڕۆیشتن چوونە سکتان، هەرسێکمان. سکتان کە لە خۆشناوەتیەیە. کەڕەتێ دووەمین کە چوومە خزمەتی لە شەخلاوەمە خوێن، کتێبێک هەیە ناوی کتێبێکی مەسەلەن عەقایدیە، شەرح عەقایدی پێوەگوترێ، لە خزمەت مامۆستا مەلا سادیقی شەقراوێم دەخوێند. ئەویشەمە 4-5 فەقێ بوون، 3 سوختە ئەمن بوو. سوختەکانی ناگیان پێویست نییە بدەم، چونکە هەرسێکیان وەفاتیان کردووە. ساڵی 6 چوومە خزمەتی مامۆستا مەلا عەبدوڵڵای مەرحووم لە قەڵاتێ باڵەیان، جەنابی هاتبوو قەڵاتی، تازە هاتبوو لە ماوەنان هاتبوو قەڵاتی، حوجرەی نەبوو. وەڵامیش بەبێ ئەوەی کە جێلی بخوازمەوە، لە خزمەت بخوازمەوە، ڕاست چووین بەعشیاوە، دەمزانی ڕدم ناکاتەوە. وەڵا لەوێ لە خزمەتی مامەوە شەرح عەقایدیم لە خزمەت خەلاس کرد. مامەوە حوجرەی نەبوو، حوجرەکمان دروست کرد بە یارمەتی مامۆستا و فەقێیان. خزمەکانی گوندیش گەلەکان یارمەتیاندا. خزمەتێکی باشیان کرد. قەومەکە قەومێکی باش بوون. قەومێکی قەڵاتێ لەگەڵ فەقییان خەرا نەبوون ڕاستی. بەڵام ڕادبەکانمان کەم بوون. تەقریبەن بە 3-4 ڕادبان 10 فەقییان ئیدارە دەکرد. نانەکی هەند باشیان دەدا. مامۆستا بەخۆی و ئامۆزایەکی هەبوو بە ناوی حاجی مەلا قادر، وەفاتی کردووە. ئامۆزایەکی دیکە ناوی حاجی مەحموود، پیاوەکی دیکە ناوی خاڵە مەست. 2 ڕادبێ دیکەشمان هەبوو، یەک لە ڕەزوێکەی، یەکیش لە گوندی سکاوە. چارەکە سەعاتێک دوور بوون هەردووکیان. فەقێ دەچوون بە نۆبەت، جومعە ئەو 2 ڕادبیانە کردن. ئەو 7 ڕادبن هەبوو. وەزمان زۆر خۆش بوو. لە خزمەتی مامەوە هەتا ساڵێ 62. لە 8 شوباتی 62 انقلابێک بە سەعد کەریم خاسمی کرا، ڕەمەزان بوو. لەوێ پاش ڕەمەزانێ ڕۆیشتیم هاتمە ئاکۆیان، ئەو ئاکۆیانی پشتێکمانە. ئەو مەلا مەولودە لەوەی دەخوێت، لەوێ خوێت. لەوێ ماینەوە تەقریبەن 10-12 فەقێ بوون. وە زمانی باش نەبوو. وتم مەلا مەولود وەرە با بچینەوە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای، ئەم ببینە حیمە بەڕاستی، چونکە ئەمی زۆر خۆشەویست. مەلا مەولود و 300 سوختەمان لەگەڵ خۆ بردن. یەکێکیان خەرکی بادی نابوو، یەکێکیشیان 300 فەقێ بوون، دووشیان ئەباڵەکی بوون، مەلا کەمال و فەقێ عەزیز. سوختە بوون لە یەکیمیان مەلا مەولودیانە خوێن.
جاروشني تشيلوا خدمة ما مستاي بلا هنجي اللي حزري حبو أو حزري كراب ليه ما موا حتى شيستو سي حزي ما مستام كرد قلت ما مستا حزا كم إجازة بدأي بلا ما وش مليل هذا لما قلت ما مستا برزايكم هنا الشيخ حسنا لقندي برقلكيا برزاي منا داك ما نخشكن دوكسي هنا خصدكم جناب بيتو خدمة اللابم دا أوكسي لا رجع في هردوك سكان بلودا خواز بكي وتي بسرت شمر ما وستام دكالهات بياوشي بناو بانجيش نالي حاج السيد خرشتهم ساشي بو حاج سيد أحمد عبش ما برد أو ملاجنا كداشي حفت مدا ساردة من دارانا شاشكر حفت كتش ما وستام برحم لي ما ركردم أو زا قلت ما وستام هذه إجازة وإجازة قدامي هذه إجازة ديكا وتي قندك كما ملا خالتي ما خداي زحمتها شو ما قش هو إجازة ورقتني خدمت ما مستمع وشي زستاني الشيستو سيلس الشيستو سار لخدمت ما مستمع وشي بو بولا ويك وملا خالدك وخرش بلومري أمش هنا مخالبو هردوك مان بايزة دهاتو كعبي تشيستو سوار إجازة من بداته بما داته هردوك إجازة بلا خواي وكيرت مامي باوي خزاني ملاوي ملاك حمد باوي ملاك حمد أميني شيخاني كعبش وفاتي كرديا وفاتي كرت ولا كاغزك بوها القوتيان وروي تعزية ملاك حمد وفاتي كرديا يبرقر كي مامي باوي خزاني الشيخ حسني والهات من دري ما مستاش لسر تعزية بزور ملايليبون ملاي يشفت معنو ملايليبون حسن دملا نسي إجازي داوايا لما مستاي ملا عبد الله مرحوم كرت باوي عو بهاديني قوتيان زربي زوري خويني لخدمة الكرديات دبي إجازي بداية بطايبتي الشيخ حسني والله سلمان دي والله بياوة شانار كاغزك منيسيبو ما مستمع وسي قبري باوي ملا سعيدي حزكم عفو بكي إجازة بداية أول خدمة ما مستمع أولاي أسمو خدمة بي بايزي دهاتو في زستانم شيستو تسارة بتنكر شيستو سيتا خلاص دربوا هالا والله كابرا عشان ناردو أشياء مهمة بوا ولا عاتمو خدمتي حتى بايزي شيستو تسار لدي لبستي دي شيستو تسار إجازي دامي جنابي ما مستمع عبد الله قلاطي خاي قورا مقام ومكاني برس كات قبرك كات روزك لروزاتي بهشت برنور كات إن شاء الله لقى صديقين وشهداء وصالحين وبيغمبران خاي قورا حشري بكاتن ما ويش زور من براسيل لخدمة ما مصطابهم أقر بتحديديش قصة بكم هاويني صالي نوطو هشتوا أم بيشتر لا مامۆستایانی دیکە خوێندبوو بەس دەگەڕان دوو مامۆستایە کە مستەوای بەرز بێ لەبەرەوەی کەمێک لە علومە شەرعیەکان چوو بوومە سەرێ هەندێک بابەتە ئەوانەی کەوە مامۆستای زۆر دیار زۆر شارەزە دەیانتوانی دەرسەکان برێنەوە بەڕاستی ئەو دەگەڕام یەک دوو مامۆستایان پێگوتم بەس لەو یەک دوو مامۆستایانە بەڕاستی من مامۆستای عەبدوڵڵام هەربژار نەشم دیت بۆ ڕاستی بەس وەکو ناودەنگ جێم لێ بوو ئەو جا گوتم لەوانەیە ئینسانێکی ئاوا لە تەمەنێکی ئاوا بڕواتە لای لەوانەیە زەحمەت بێ مامۆستا بەتەمەن بوو لەبەرەوە داوام لە بابم کرد بابم لەگەر مامۆستا عەبدوڵڵای مزگەوتی سپی عەلاقەیەکی باشی هەبوو فەرمووی ئەم دەیناسم ڕیسالەیەکی نووسی ئەوە لە هاوینی 1970 1998 بردمە لای خزمەتی مامۆستای
ثم خصمتي دانیشتم فەرمووی بە چاوان مادەم لای مامۆستا عەبدوڵڵای مزگەوتی سپی هاتی وەرت دەگرم قبوڵت دەکەم وەرە چت خوێندیە چت مایە لای من تەواویکە ئینشاءڵڵا. ئەجەوە بوو ئەمن الحەمدولله وەکو باسم کرد شەوتێکی باشم بڕی بوو لەو علومە شەرعیانە وتی چت مایە ئەوە تەواو دەکەم فەرمووم پێم گوت بەشێکم لە مینهاجی ئیمامی نەوەوی مایە حەز دەکەم ئەوە تەواوکەم زووتر کە تایبەتیش لە کتابی جیڕاح کە دەربارەی کوشتن و قیساس و دیات و ئەو بابەتانە بوو کە تا کۆتاییەکەی کە مامۆستامنی دیت الحەمدولله ڕای لەم بوو فەرمووی باشە چی دیکە هەیە بینە بەردەوامی لەگەر مامۆستا بەس بە حکمی ئەوی کە من تابی کۆلێژی زانستە ئیسلامیەکان بووم لە دهۆک زانکۆی دهۆک ئەوجا بەڕاستی کە لە مانجی دەوە تقریبا ئەخیری نەوە بیدایەتی دەوە کەمێک انقطاع و وازێنان دروست دەبوو بەس مامۆستا لەبەر سەبر و تحملی لەگەر تەڵەبە و تەحەدێکیش لە خینەکەی من ڕازی بوو قبولی کردم ئەجا لەبەرەوە لە مانجی دەوە تقریبا قەتعمان دەکرد تا دەگەیشتینەوە کۆتاییەکانی مانجی 6 هاوینەکان زیاتر دەچوومە خزمەتی حتا لە بیرمە کە دەستمان بە مختصری معانی هەیە زانای پایە بەرز تەفتازانی ڕەحمەتی خوای لەسەر بێتن کە کتابێکی گەورەیە نزیکەی 470 صفحەیەک دەبێت بە طبعی قەدیم لە 98ەوە کەمێک مینهازمان خین دوای دەستمان بەو کرد 98 هاوینی 98 هاوینی 99 هاوینی 2000 هاوینی 2001 تەواومان کرد ئەوەندە زۆر بوو کتابەکە وهروها بەردەوام لەگەر مامۆستا پاش مختصریش شەڕ العەقائید ئەوش کتابێکی دیکەی لە عەقیدەی ئیسلامی بە هەمان شێوە سەید عەبدوڵڵاه کە شەرحی شافعی ابن حاجیبە لە علمی صرف و بە هەمان شێوە فەرائیضی قاضی زەکەریا کە بە فەرائیضی شەرح مەنهەج مەشهورە ئەویشم لا خوێندیە و دواتریش مەسەلەی جەمع الجەوامع هاتە گۆڕێ ئەویش لای جەنابیان ئەویشم خوێند تا تحفەکە کە تحفە ماوە بەڕاستی من چوومە بەغدا ماجستێر هاتە پێش دکتۆرا هاتە پێش لە دوویەک دیش بووم مەجالێک ئاوام نەبوو کە فرسەتێک ببینمەوە تحفە بخوێنم هەر ماوە تا ساڵی 2018 لە 2018 چووم بۆ خزمەتیان فەرمی وەرە چما با دەست پێ بکەینەوە تحفەشم لا خوێند ئەوەی کەوە متتەبع و باوە لە نێو زانایاندا لە حوزرە و مەدارسە شەرعیەکان الحەمدولله ئەویشمان تەواو کرد ئەوە بوو لە مانجی 5 2019 لە ئاهەنگێکی خنجیلانە و ناسکدا زۆر بڵاومان پێ نەکرد یعنی هەر لە ماڵی بابنێرکوانە چەند مامۆستایەک کە مامۆستا پێی خۆش بوو ئەمنیش پێم خۆش بوو ڕاستی داوەتمان کردن ئەو داوەتە پاش داوەتکردنەکە و نان خواردنەکە مامۆستا گەوراتی نوان لە بەرامبەرە من کە ئیجازەکەی پێدەم لە حەفلەیەکی زۆر جوان و قشتە ئەوە کورت و پوختی ئەو دەستخینانەی کەەوە لە خزمەت مامۆستا بووم لە ڕووی ئاستی مامۆستا بەڕاستی ئەوەندە لی ڕازی بووم لە مامۆستا لەبەرەوە مامۆستایەکی زۆر متەمەکن بوو لە علومی شەرعی ئەوەندە تەدریسی کردبوو لە کاتی خۆیدا چونکە مامۆستا بەڕاستی لە قۆناغەکانی ژیانیدا بە چەندین قۆناغ تێپەڕی بوو چەندین شار و جێگا و حوزری دیتبوو یعنی یەک لە شتەکانی دەستقەتەکانی کە کاتی خۆی لێم وەرگرت خۆدا عافوی کاتن مەسەلەی فەرائیض بوو بە دەستخەتی خۆی نووسیبی و ساڵی 48 تاریخەکەی 1948 لە قەڵاتزێ کە نووسیتی لە خزمەت مام مەلا محەممەد دەرسم خوێندیە ئەو جەوە قەڵاتزێیە ئەو قەڵاتە ئەوە سۆرانە ئەوە شاوێسە ئەوە هەولێرە ئەوە هەموو مەراحیل و خەتەواتی مامۆستا بووە کە تیدا تەدریس کردبوو ئەجا لە هەولێرش بەڕاستیکردن چوومە خزمەتی مامۆستایەکی زۆر متەمەکین هاتە پێش چاوم و یەک لەو شتانێک کە زۆر سەرنجی منی ڕادەچێشە مامۆستا قەت بەبێ مطالعە بەبێ خۆ حازرکردن دەرسی نەدەگۆتەوە زۆر خۆی حازر دەکرد یعنی لەگەرەوەشە تەمەنێکی زۆری هەبوو بەس قەت بەڕێککرد نەبوو لە بۆ دەرسەکان زۆر احتیمامی بە دەرسەکان دەدا کەەوە زۆر دڵخۆشکەر بوو لایم بەتایبەتی ئەو علومانی کە من دەمخین بەڕاستی سەرەوە بوون پێویستی بە متابعە و بە دوواداچوونێکی باشی هەبوو تەڵەبێش کە تازە پێدەگا لەو بابەتانە لەوانە هەندێک پرسیار و شت لای دروست دەبوو مامۆستا بەڕاستی بە هەموو شوێک ئامادە بوو لەو پرسیارانە کەەوە یەک خاڵ بوو بەڕاستی زۆر و دەرەجێگای سەرنج بوو لە بۆ من ئەگەر مامۆستا دەیتوانی بەبێ ئەوەش بەڕێمکە و حسابێک ئەو خۆم هیلاکردن و مادیبوونی هەر نەبێ ینی لە بیرمە چەندین حەواشی و شڕوحی دیکەی دەهێنا گۆڕێ هەتا لە کاتی دەرسیشدا دەیفەرموو ئۆکتابە بێنە مەکتەبێکی جوان و ڕێک و پێچی هەبوو طبيعي من وەکو قوتابێکی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتە
کە لە خزمەتیدا دەستم خوێندووە 7 ساڵ لە خزمەتیا بوو لە کاتی زامیەوە لە دەرسی زامیەوە چوومە خزمەتی هەتاکو دەرسەکانی جەمع جەوامیع و تەهذیب الکەلام و تحفەی ئیبن حەجەر و ئەوانەمان تەواو کرد بە فەزلی خۆی گەورە لە ساڵی 2009 ئیجازەم لە خزمەتی وەرگرت لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب. طبیعی بێجگە لەوەی کە جەنابی مامۆستام بووە پێش ئەوە و خزمیشم بووە لەبەرەوەی جەنابی مامۆستا کوڕە ئامۆزای باوکم بووە لە داچیەوە داچی ئامۆزای باوکم بووە و هەردووکمان دەگەین بە پیری کۆسە ئەو لە داچی و منش لە باوکمەوە و لە خزمەتم دەرس خوێندووە 7 ساڵ لە جامیەوە هەروەکو عەرزم کردن هەتاکو تەواوما کرد. ئیدی سیفەتی جەنابی مامۆستا وا بووە لە کاتی دەرسگوتنەوە زۆر حەڕیز بووە ماشەڵڵا و سیفەتەکی هەبوو هیچ ماندیبوونی پێوە دیار نەبوو دائیم یعنی لە سبەینێکەوە دەرسی دەگوتەوە هەتاکو نیوڕانە ماندی نەدەبوو سەرەڕای ئەوەی کە تەمەنی هەبوو تەمەنی زۆر بوو لەو کاتێک کە من ئیجازەم لە خزمەتی وەرگرت تەمەنی 86 ساڵ و سەرەڕای ئەوەش کە لەو دوایانەی ئاخیری چونکە من لە ساڵی 2009 ئیجازەم لە خزمەتی وەرگرت لە ساڵانی 2007 و 2008 و ئەمانە ماڵی ینی خێزانەکەی مەلاژن وەزعی زۆر تەواو نەبوو شەوان جاری وا هەبوو نووسنی نەبوو جەنابی مامۆستاوە لەگەڵ ئەوەی سەرەڕای ئەوەی کە دەرسەکان زۆر قوڕز بوو مطالعەی هەبوو بەڵام جەنابی مامۆستا زۆر حەڕیز بوو لەسەر دەرسگوتنەوە. الحەمدولله خی گەورە مۆفەقی کردین هەموو لایەکمان کەوە توانیمان دەرسەکەی تەواو بکەین و سەرەڕای ئەوەی کە جەنابی مامۆستا زۆر ماندی ئەبوو شەوان حتا وەمە گوت ئەگەر قوربان بکرێت دەرسەکان ناخوێنن بۆ کاتێکی تر هەڵەگرن دەیگوتنا بە ئەوە باشترە. ئیدی ئەو ماندیبوونی پێوە دیار نەبوو یەک لە سفەتەکانی ئەو بوو سوبحان الله ماندیبوونی پێوە دیار نەبوو و زۆر حەڕیز بوو و لایەنێکی کۆمەڵایەتیشی زۆر باش بوو الحەمدولله و خزم دۆست بوو وەسیلەی ڕەحمی هەبوو و سەردانی خزمانی دەکرد سەرەڕای ئەوەی کەوە با بڵێن ناوماڵی وەکو عەرزم کردن زۆر ئەوها نەبوو لەبەر داکمەلاژنی و الحەمدولله منداڵەکانی و هەروەها نەوەکانی هەمووی لە خزمەت ئەویشدا بوون بەڵام ئەو زیاتر بە جەنابی مامۆستا مرتەح بوو خێزانەکەی. ئیدی و هەروەها مامۆستا سفەتەکی هەبوو تەواضوعی هەبوو الحەمدولله و سوعبەتی بوو یعنی لە ئەسنای دەرسی سوعبەتی ئەکرد و لە پاشی دەرسێ دۆزار سوعبەتی ئەکرد سوعبەتی هەبوو تەواضوعی هەبوو الحەمدولله و لە کاتی دەرسگوتنەوە زۆر ئاگاداری ماشەڵڵا علومەکان بوو یعنی زانا لەو کاتەی بەدیار ئەکەوی کە دەرس دەڵێتەوە لە ئەسنای دەرسگوتنەوە ئەو کاتی بەدیار دەکەوی کە چێ زانایە و چێ ئاگاداری علومەکانە الحەمدولله لەبەر ئەوەی جەنابیشان لە ساڵی 1953 لەکن مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی ڕواندزێ ئیجازەی وەرگرت بوو ئالەو کاتیەوە پێش ئەو کاتیش تەدریسی ئەکرد هەتا ساڵی 2022 هەتا دریسی ئەکرد هەتا لە منتیقەی سەرەن ئیجازەیدا ساڵی 2022 لە گوندی خۆمان دایە مامۆستایەکی لە ساڵی 2022 و خۆشی لە ساڵی 2023 وەفاتی کرد یعنی ساڵێک پێش وەفاتی ئەوە هەر لە خەریکی تەدریسکردن بوو. سەبارەت بە مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی طبعاً مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی با پیرم بوو لە شیر چۆن چونکە کاتی خۆی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی بەخۆ بە نەنە هەیبەت یعنی مەلاژنە هەیبەت لە گوندی ماونان لە گوندی داکم مامۆستای ئاینی بووە و لەوێ فەقەی زۆر هەبووینە جا هەموو جارێ داپیرم دەیجێڕاوە دەیگۆ دەچووم ئیشم دەگا داکمەلاژنێ دەکردن ئەویش دەیگۆ داچیتم لە بەرمەمکان بوو بەخێوم دەکرد ئەو دەمی ئەو گچکە بووە
لەبەرەوەی داپیری من کە ئاکاتە داچی داکەم زۆر بە ئیشکردنی مەشغوڵ بۆ چکە میوانی زۆر بووینە مامۆستای ماشاءالله مامۆستا زۆر سەخی تەبیعەت بوو ناندەر بوو و جاری وە هەبوو شیوی فەقیانشی ئامادە ئەکرد ئەوجا لەبەرەوەی لە بریتی ئەوەی کە داپیری من ئیشی کردین لە زیاتی داکمەلاژنێ ئەو دەمی داکمەلاژن مامۆستا مەلا محەممەدی لەبەر بەمکان بووە کە ئاکاتە کوڕی گەورەی مامۆستا مەلا عەبدوڵڵای شیری لەگەڵەوەی خواردیە مامۆستا مەلا عەبدوڵڵا لەگەڵ مەلاژنە هەیبەتێ منداڵیان کچیان نەبووە داچی میان تاکە کچ بوو کە لە شیری هەیەیان بوو زۆریشان خۆش دەویست ئەوجا سەرەتای خوێندنی فەقێتیم لە خزمەت مامۆستا مەلا عیسامەددینی کوڕی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی لە سۆران بڵین قورئان و ئەحمەدی و ئەو جۆرانە لەکن مامۆستایانی تریش جاکە گەیشتمە مستەوای مستعیدایەتی یعنی کە قۆناغی مستعیدی هاتمە هەولێر لە هەولێر لە خزمەت مامۆستای ماڵی مامۆستا لە بەرامبەر مزگەوت بوو ئێرانە مەدرسەی لێبوو 35 فەقەی تێدا بوو ئەو 35 فەقەیە هەر هەمووی مادەی سەرێش بوو مادەی خوارێشی هەبوو سبحان الله مامۆستا جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەحمەتی مەرحوم باپیرم لە بەیانیانەوە سەعات 8 دەهات تاوەکو بانجی نیوەڕۆ نوێژی دەکرد بە جەماعات پێشنوێژی دەکرد دەچۆوە نانەچی سەرپێی دەخوارد و دەهاتەوە تاوەکو سەروبەری بانجی مەغریب خەریکی دەرسان بوو یعنی هیچ کاتێک نەی دەزانی ماندیبوون معنای چییە شەکەت بوون معنای چییە ئەوەی کە ئەو یعنی مەراقی بوو ئەوەی کە ئەو ئاواتی بوو لە ژیاندا تەدریس بوو خوێند یعنی تەدریسکردن بوو پێگەیاندنی فەقێی بوو فەقێیەکی زۆر مامۆستایەکی زۆر لەسەر دەستی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی ڕەحمەتی ئیجازەی فەقێیەتی وەرگرتیە جیا لەوەش سیفەتێکی تری مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی ئەوە بوو باپیرم ئەوە بوو کە زۆر بەڕەحم بوو بەرامبەر بە فەقیان بەڕەحم بوو بەرامبەر بە فەقیان مەسەن ئەگەر لە ماڵەوە خواردنێکی خۆشی لێنابا بەبێ فەقیان دەبەری نەدەچوو حیسەی فەقیانی هەر لێ دەدا جیا لەوەش نیوەی شەوێ دەهات چاودێری ژووری فەقیانی دەکرد ئەگەر سۆبە نەبا سەرما باە سۆبەی پێ دەکرد دەڕۆیش بەبێ دەنجی یان فەقەیەک لەسەری هەلاکەت باە نوێنی لە سەلاکەت با لێف بەتانی پێیدا دەداوە جیا لەوەش هەر لە پاش هەر فەرزەکی نوێژێ داهاتە حوجرەی فەقیان دەیگوت ستان نقستانە ستان پێویستە ستان دەوێ بتان دەمێ لۆتان بینم فەقەیەک نەخۆش بوو با مامۆستا جێی لە هیچ شوێنێکی نەبوو لە تای ئەو فەقەی ئێستا بەخۆم بۆ نمونە کە نەخۆش دەکەتم ئەم دوسێ جار نەخۆش بووم ئەو پەتایم گرت ئەمنی دەبردەوە ماڵێ پشتی منی چەور دەکرد بە خوێ و ڕوونی تێکەڵ دەکرد بە دەستی خۆی پشتی منی چەور دەکرد یعنی ئەوەندە لە خەمی فەقیاندا بوو جیا لەوەش مەسەلەن کە ئەمن نەوەیوی بووم و هەروەکو فەقێتیش بەڵام لە کاتی دەرزدا وەکو مامۆستا و فەقێ هەڵسوکەوتمان دەکرد تاکە جارێکیش پێم نەگوتی مامۆستا بەس گوتیتم باپیر کۆتا فەقێی جەنابی مامۆستای مامۆستا عەبدوڵڵای قەڵاتێ بە ڕەحمەتێ بی کۆتا فەقێ بووم کە لە خزمەتیدا ئیجازەی زانستیم وەرگرت بەڕاستیە من زۆر خۆلەوەی بەکەمتر دانێم کە بێم باسی مامۆستای بکەم باسی گەورەیە مامۆستای بکەم باسی زانست و زانیاری بکەم باسی ئاکار و ئەخلاق و ڕەوشتە بەرزەکانی بکەم بەڵام چونکە کۆتا فەقێینە و فەقێش لەسەری پێویستە کە تووڕاسی مامۆستای خۆ بپارێزی لەبەر هەندێ دێن باسی ئاکار و زانست و مەکانەتی عیلمی مامۆستای ڕەحمەتیەکەین خوای گەورە لێی خۆشبی یا ڕەبی دەبانە من لە ساڵی 2022 چوومە خزمەت مامۆستای لە پاشەوەی کە مامۆستام وەفاتی کرد مامۆستا مەمدوحی مزوری ڕەحمەتی خوای لێبی هێدیە من کۆتا عیلم و کۆتا دەرسەکانم مانەوە تاکو خوای گەورە قسمەتی منی بردە لای مامۆستای ڕەحمەتی خوای گەورە لێی خۆشبی و ئەویش فەرمووی بەو شەرتە ئیجازەت ئەدەمێ دەبعەن مامۆستای ڕەحمەتی لە ئیجازەدانێ زۆری بە زەحمەت بوو فەرمووی بەو شەرتە ئیجازەت ئەدەمێ کە دەبی کتێبەچێ لە کنە من بخوێنی ئەمیش پێم فەرموو ڕازیمە قوربان بەڵام
بەخۆ کتێبەکەم لۆ دیارکە ئەویش فەرمووی کتێبێت تەهذیب الکەلامێ بخوینە ئەوزا لە خزمەتی تا تقریبەی دەمانگان هاتوو چۆم کرد و تا کوەی لێ هات ڕازی بوو مامۆستا کە ئیجازەی عیلمیم پێ بدە ئەوجا ئیجازەکەی پێدام لە خوای بە زیادی بی پاشەوەی کە منهەجەکەم تەواو کرد و پاشەوەی کە کتێبەکانم تەواو کرد مامۆستا ڕازی بوو کە ئیجازەی عیلمم پێ بدە و کۆتا قوتابیش بووم کە لە خزمەت مامۆستای ڕەحمەتی مامۆستا عەبدوڵڵای قەڵاتێ ئیجازەی عیلمی وەرگرت ئەوجا گەر بین باسی مەکانەتی عیلمی مامۆستا بکەین مەکانەتێکی زۆر بەرزی زانستی و عیلمی هەبوو جگە لەوەی کە مامۆستای ئاینی بوو لە هەمان کاتیشدا منبعی فتوای بوو لە کوردستانێ یعنی بۆ ماوەکی زۆر لەگەڵ ئەمسالی مامۆستا تەیبی بەحرکەی بە ڕەحمەتێ بی مامۆستا مەمدوحی مزوری بە ڕەحمەتێ بی مامۆستا عەبدوڵڵای قەڵاتێ مفتی باڵای فتوای هەرێم بوو یعنی ئەوە بەسەکە لە زۆر فلتەرا دەرەچی ئینسان برێم مامۆستای ئاینی دەبی لە زۆر فلتەرا دەرچی فلتەری زانستی تاکۆگاتەوە ئاستەی کە بتوانی ببیتە مفتی و فتوای بدە یعنی ئاستی عیلمی مامۆستای بەڕاستی وەصف ناکرێت کە لە چەند دەرەجە و ئاستەکی عیلمی بۆ مامۆستا بە ڕەحمەتێبی هەموو جای جێڕاوە کە ئەو زانست و عیلمەی کوو بەدەستهێنایی فەرموو لەو کاتێک کە داکوبا و مفاتیان کرد ئەمن خوشکەکەم دەگەماوە لەبەر ئەوێ لە حوجرێ هاتمە مارێ فەرمی کە هاتمە مارێ طبعا لایەنی حوجرێم نەما لایەنی زانستم نەما ئەرێ هەستام ئەو شەوق و زەوقەی کە لە بۆ عیلمی هەبوو ئەی فەرموو خوشکێ خۆم لە لای ماڵە خزمادانە ئەمن هەستام چوومەوە ناو حوجرێ یعنیەوە دەلات لەسەرێکە کە ئەوەندە شەوق و زەوقەی لە بۆ عیلم و زانستی هەبوو مامۆستای تاکو و منهەجی خۆی بە جوانی تەواو کرد بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوە ئارامگەی مامۆستای مەرحوم ڕێزار زەنەی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتیە خوای گەورە دەرەجاتی عالیکە ئەو مامۆستا ئازیز و خۆشەویستە لەبەر ئەوەی پێگەیشی زۆر بەرزی هەبوو لە هەموو ڕۆکانی ژیان بە تایبەتی لە ئاستی بەرزی زانستی و خزمەتەکەشی یەکجار زۆر و بۆیکە هەم لەوەی کە تەمەنی 101 دانە ساڵ بوو زیاتر لە 70 دانە ساڵ بەس تەدریسی کردە بۆ ئەوەی زیاتر و زیاتر ئاشنای و شارەزای ژیانی پڕ لە سەروەری مامۆستای مەرحوم بین خدایار بێ لە بەشی دووەمی بەرنامە لەگەڵتانە بەردەوامە بین زیاتر قوتابی مامۆسانە دەدوێنین ئاخۆ زەنای مامۆستا ڕێکارەکانی تەدریس و هەروە حەریسی دڵسۆزی بەرامبەر بە قوتابیەکان و گەیاندنی زانستە شەرعیەکان چەند و چۆن بوو لەگەڵمان بمینێنەوە لە بەشی دووەمی بەرنامە خوایار بێمە لە خزمەتی و عەزیز و خۆشەویستە بەردەوام بین تا ئەو کات بەخوای گەورەتان سپێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته.